لێرە تاڤگەکان خوڕەیان دێ. دیمەنێکی جوان و سەرنجڕاکێش و پێنیچیان بە ناوچەکە داوە. گەشتیاران لە نێو ئاو و نزیک ئاوە لە دیار دیمەنە سەرنجڕاکێشەکانی بێخاڵ و گەلی عەلیبەگ بۆ تاوێک دەحەسێنەوە و وێنەی یادگاری دەگرن. ناوچە گەشتیاریەکان جمەیان دێ لە گەشتیار لە شارەکانی هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عێراقەوە گەشتیاران ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز و چۆمان کردووە. گەرمای بەتینی ئەم هاوینە ناچاری کردوون بۆ پشووی جەژن و تاوێک حەسانەوە ڕوو لەم ناوچە فێنکانە بکەن. کەرکووک گەلێ گەرمە لەوێ گەلێ گەرمە لەوێ گەشتیاران ڕوو ناکاتە ناوچەکان تێت بۆ کوردستان بۆ هەولێر و بۆ بێخاڵ و بۆ شەقڵاوە بۆ عەلیبەگ بۆ لەوەی کاتێکی خۆش بباتە سەر. بەخێر بێن جێژنی قوربان لێەوە لە گشت مسلمانانی جیهان پیرۆز بی. وەڵا گەلی عەلیبەگ و جوندیان و هاتنە بێخاڵش بەڕاستی جەوەکی خۆشی هەیە لە هەولێر لە گەرمان ڕامان کراتین بۆ ئێرە. وەڵای زۆر خۆشە بەڕاستی جەوەکی خۆشی هەیە گا لە هەولێرە وشکە هیچ نییە بچین. ئێمە کۆمەڵێک لە گەرمیان هاتوین لە کەلارۆ بە بۆنەی ئەو شەپۆلە گەرمایی کە ڕووی لە ناوچەکە کردو بە تایبەتی لە ناوچەی گەرمیان بۆی بەشبوونەوەی پلەکانی گەرما بۆ سەروی 50 بۆ ئێمەش کۆمەڵێک هاوڕێ گەشتێکمان ڕێخست بۆ ئەم هاوینە هەواری بێخاڵ و گەلی عەلیبەگ و ڕەواندز و شەنگەڵبانە و کۆمەڵێک لەو ناوچانە بۆ بەسەربردنی کەشێکی ئارام کەشێکی فێنێک. ئێمە لە هەولێرە ڕاهاتین ئەو جێوشان هەڵبژانەبەوەی بەڕاستی کوانەجێشی خۆشی هەیە و بەڕاستی هەولێر گەرمە هاتوینەکوان لەو ئەوەی کە جەوەک بگۆڕنی و تام و تەزرێشی خۆشی هەیە کە لە کردواری خۆماندا لە باو باپیانەوە مایتۆ بۆمان. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز 35,000 گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران کردووە. چاوەڕێ دەکەن ئامارەکە بۆ 50,000 بەرز ببێتەوە. بەپێی ئامارانی کە بەدەست ئێمە گەیشتووە تا ئەمڕۆ نزیکەی 35,000 گەشتیار و سەردانیکەر هاتۆ بە ناوچە گەشت و گوزاریەکان و پێشبینی دەکەن تا کۆتا ڕۆژ سەروی 50,000 سەردانیکەر و گەشتار بێت بۆ ناوچە گەشت و گوزاریەکان. ئەمەش بەهۆی کار ئاسانانەکە حکوومەتی هەرێم کردی بۆ ئەو گەشتیارانێکەوە داخلی ناو هەرێمی کوردستان دەبن. هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان دەبێتە هۆی بوژانەوەی ناوچە گەشتیاریەکان. بەپێی خەملاندنی گەشت و گوزاری هەرێمیش هەر گەشتیارێکی دەرەوەی هەرێم ئەگەر تەنیا 300 دۆلاریش خەرج بکات ئەوە جموجۆڵی گەشتیاری دەبێتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ حکوومەت و ژێرخانی ئابووری ناوچە گەشتیاریەکان. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و خوارووی ناوەڕاستی عێراق وای لە هاوڵاتیان کردووە کەوا لە جەژندا سەردانی ناوچە گەشتیاریەکانی بێخاڵ و گەلی عەلیبەگ و جوندیان و باڵەکایەتی بکەن. کاتێکی خۆش لەم ناوچە فێنکانە بەسەر ببەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، خاوینە هەواری بێخاڵ لە قەزای ڕەواندۆز.